کۆریای باکوور ئەمڕۆ یەکشەممە ڕەخنەی توندی لە بڕیاری سەپاندنی گەمارونەکانی نەتەوە یەکگرتوەکان گرت ئەوەی بەهۆی تاقیکردنەوەی موشکی بەسەر کۆریای باکووردا سەپاندی و پیەنگانگ ئەم هەنگاوە بە جەنگ لە دژی وڵاتەکەی لە قەڵەم دەدات. ئەوەی جێی ئاماژەیە گرژی و ئاڵۆزیەکان لە دوورگەی کۆریای نائارام لە ئاستێکی بەرزدایە. ئەمەش هاوکاتی ئەوەی کۆریای باکووری پەراوێزخرا و بەڵام ڕژێمێکی خاوەنچەکی ئەتۆمی زنجیرەیەک تاقیکردنەوەی موشکی بالیستی کشوەربڕی کرد کە دواترینیان ئەوەی مانگی ڕابردوو بوو. دوایین تاقیکردنەوەی موشکی بالیستی کۆریای باکوور بە ناوی هواسۆنگ 15 وا بڕوا دەکرێت توانای گەیشتن و لێدانی هەموو شارەکانی وڵاتە گرتوەکانی ئەمریکای هەبێت. ئەو کاری مەترسی جیهانی بەرەو هەڵکشان برد بەهۆی پێشکەوتنی خێرای کۆریای باکوور لە بواری تەکنەلۆژیای چەکدا. ئەم وەڵامە شەڕەنگێزەی کۆریای باکوور بە ڕۆژێک دوای ئەوە بوو ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان بە کۆی دەنگ بەرنووسی گەمارۆی پەسەند کرد ئەوەی لەلایەن ئەمریکاوە پێشکەشکرا بوو. گەمارۆ نوێیەکە نەوتی خاو بۆ ڕژێمی کۆریای باکوور سنووردار دەکات. هاوکات داوای گەڕانەوەی کرێکارانی کۆریای باکوور بۆ وڵاتەکەیان دەکات واتە ئەوانەی نێردراونەتە دەرەوەی کۆریای باکوور بۆ ئەوەی داهات بەدەست بێنن بۆ ئەو ڕژێمە کە پێویستێکی زۆری بە پارە هەیە.